پێغەمبەری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم: من ذب عن لحم أخيه بالمغيبة كان حقا على الله أن يعتقه من النار. هر کەسێک لە پاشملە دیفاع لە برایەکی خۆی بکات، لە خوشکێکی خۆی بکات کە بوختیانی بۆ دەکرێت، تۆمەتی بۆ دروست دەکرێت، لەبەر خاتری خوا دیفاعی لێ بکات، ئەو کەسە حازر نییە، بەس لەبەر خاتری خوا. ئەوە حەقە لەسەر خوای گەورە. خوای گەورە وەکو حەقێک مافێک لەسەر خۆی دایناوە. مادەم تۆ دیفاعت لەو مسلمانە کرد کە خۆی لەو شوێنە ئامادە نەبوو، لەو مەجلیسا نەبوو، تۆ دیفاع لێ کرد، خوای گەورە ئەو کەسە لە ئاگری دۆزەخ ڕزگار دەکات. ئەو کەسە لە ئاگری دۆزەخ ڕزگار دەبێت. ئەوە خوای گەورە واجبێکە لەسەر خۆی داناوە، حەقێکە دایناوە. مادەم تۆ دیفاع لەو کەسە کرد کە لەو مەجلیسا ئامادە نییە و دیفاعت لێ کرد بۆ خوا، بێگومان خوای گەورە لە ئاگری دۆزەخ ڕزگارت دەکات. ئەوە فەزڵی خوای گەورەیە، بۆیە لە دەست خۆمانی نەدەین.